سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئەزیزانم من سروود خورشیدم لە کەناڵی ئاسوی سانکۆوە لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان سەبارەت بە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2022-2023. لەم ڤیدیۆیەدا باسی کۆلێژی پەروەردە لە قەڵاتزێ لە زانکۆی ڕاپەڕین بۆ ئەوەی خۆشەویستەکەین تاوەکو بزانین بەشەکانی چین کەمترین کۆنمرەکان کە لەم کۆلێژە هاتۆتەوە چەندن تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینین. ئێوەش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان لەگەڵمان بن تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردەی قەڵاتزێ بریتیە لە بەشی زمانی ئینگلیزی. زانکۆڵاینی پارێزگا 73.7 و گشتێکی 81.5. پارالێلی پارێزگا 67.4 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. ئێوارانی پارێزگا 58.1 و گشتێکی 67.5. بەشی زمانی عەرەبی 64.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 72.4. پارالێلی پارێزگا 59.947 و گشتێکی بە هەمان کۆنمرە. ئێوارانی پارێزگا 57.75 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. کۆلێژی پەروەردەی قەڵاتزێ بەشی زمانی کوردی 64.1 زانکۆڵاینی پارێزگایە و 65.8 گشتێکەی. پارالێلی پارێزگا 58.3 و گشتێکەی 62.6. ئێوارانی پارێزگا 6.6 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. کۆتا بەشمان لە کۆلێژی پەروەردەی قەڵاتزێ لە زانکۆی ڕاپەڕین بەشی پەروەردە و دەروونزانیە کە 62.6 زانکۆڵاینی پارێزگایە و 63.318 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 58.8 و گشتێکی 60. قوتابیان و خوێندکارانی ئەزیز، ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی پەروەردەی قەڵاتزێ لە زانکۆی ڕاپەڕین. بە هیوای ئەوەی کە توانی بێتمان ئەو کۆنمرانە وەکو بەرچاوڕوونیەک سوودی بە ئێوەی خۆشەویستگەیان دەبێت و بتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین ئەو کۆنمرانە بەکاربێنن. بە هیوای سەرکەوتنتان هیوادارین لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن بۆ ئەوەی ئێمەش دڵگەرمتر بین.